لەسەر داوا و یاداشتی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەبارەی کێشەی گرانی بازاڕ و بەرزبوونەوەی نرخی پێداویستیەکان کرا. داواکەی نەرئەندامێکی بەڕێز لەگەڵ ئەوەیە ئەم دانیشتە نەچێتە پەخشی ڕاستەوخۆ با دەستبەرز بکاتەوە. هەر لە سەرەتای کۆبوونەوەکەدا بە بڕیاری سەرۆکایەتی پەرلەمان و بەدەنگی 6 ئەندامی هەردوو فراکسیۆنی یەکێتی و پارتی بڕیار لەسەر ڕاگرتنی پەخشی دانیشتنەکە درا و پەخشەکە وەستێنرا. بەدەنگی 6 ئەندامی پەرلەمان دانیشتنەکە ناچێتە پەخشی ڕاستەوخۆ بەڵام تۆمار دەکرێت. حکوومەت جیاوازی نێوان دینار و دۆلار لەبریەوەی بۆ هاوڵاتیانی قەرەبوو بکاتەوە و فریایان کەوێت و بەرنامەی هەبێ بۆ پشتگیریکردنیان لەسەر ئەو گرانیەی بازار کە ئێستا 330,000 هاوڵاتی لە خوارهێڵی هەژاریەوەن 600,000 هاوڵاتی بێکارن لەم بارودۆخە لەبریەوەی فریایان کەوێت بەرنامەی هەبێ دەعمی هەبێ بۆ بازار بە پێچەوانەوە ئەو زیادەی دۆلارە لە هاوڵاتیان وەرەگرێتەوە لە بواری کارەبا لە بواری بنزینە قۆرخکاریەکی گەورە هەیە کە وەزارەتی سامانە سروشتەکان پێهێستاوە ڕۆژانە 20,000 بەرمیل نەوت ئەپاڵێوێ لە ڕێگەی کۆمپانیای کارەوە بە قۆرخکاری واتە نایداتە هیچ کۆمپانیایەکی تر و ئەیداتە تەنها 2 بنزینخانە ئەویش هەردوو کۆمپانیای کورد نەفت و سەن ئۆیلە نایداتە هیچ بنزینخانەیەکی تر. ئەو بێدەسەڵاتە بەرامبەر بەم دەردە گەورەیە کە پێوترێ گرانی لە هەرێمی کوردستانە و ئەبوو ئەنجومەنی ئابووری هەرێم بەهاتە ئەبوایە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئامادەبوونایە چونکەمە پێویستی بە پۆلیسی و سیاست و استراتیجیاتی واضح بۆ بەڕێنگاربوونەوەی ئەو گرانیە نەک استراتیجیەتی پێچەوانەی دروستکردنی ئەم گرانیە یعنی حکوومەت لەبرەوەی کە استراتیجیەتی چارەسەری هەبێ وەکو ئابووری بۆ ئەم گرانیە بە پێچەوانەوە استراتیجیەتی تێکشکانی ئەم ئابووری هەیە و بەرزکردنەوەی ئەم تەزەخم و گرانی هەیە بۆ وەزیری بازرگانیش کە لە دانیشتنەکەدا بەشدار بوو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەگەر حکوومەت لێخۆشبوونی گومرجی بۆ پێداویستەکانی هاوڵاتیان نەکرد بووایە نرخی کاڵاکان زیاتر بەرز دەبوویەوە. ئەم قسانەی وەزیری بازرگانی لە کاتێکدایە نرخی شتومەک و پێداویستی با ڕێژەی لە 150 بۆ لە 300 بەرز بۆتەوە. ئەنجومەنی وەزیران بڕیارێکی دا بۆ هەڵگرتنی ڕسمی گومرجی لەسەر خۆراکە سەرچیەکان ئەو دوو مانگە دانرابوو جارێکی تر لە ئەنجومەنی وەزیران دراسە دەکرێتەوە تەسیری ئەو لابردنە ئایا تەسیری هەبووە لەسەر کەمکردنەوەی خۆراک سعری بابرێن خۆراک دراسە دەکرێت ئێمە بەلای ئێمەوە بەڵێ فعلەن تەسیری هەبووە بەوەی کە هەر هیچ نەبێت توانی وتمان باڵانسێک ڕابگرین نەهێڵین زۆر گران بێتن چونکە وەکو باسم کرد زۆربەی زۆری فاکتەرەکان فاکتەری دەرەچین بەڵام ئەوەی لەسەر ئێمە و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوەیە کە لە بازاڕەکانی ناوخۆماندا نەهێڵین قۆرخکاری بکرێ بشاردنەوە هەبێ. بە بڕوای پەرلەمانتاران و هاوڵاتیانیش حکوومەت خۆی لا گرانی بازار و قۆرخکاری بەشدارە بەهۆی ئەوەی ئەنجومەنی وەزیرانی ئەم کابینەیە هەر لە سەرەتای وێز بەکاربوونیەوە بە پاساوی زیادکردنی داهات و ڕێخستنەوەی ڕسوماتەوە ژمارەیەکی زۆر ڕسوماتی لەسەر خاوەنکار و پیشە و دوکاندار و کاسبکاری بازار و هاوڵاتیان زیاد کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.